نزیکی لەسەر 150 بڵێک تای ساکە وەرگیراوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خوێنبەخشینە لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە شاری سەیمانی بەشێکی زۆری هاوڵاتیان هاتوون خوێن ببەخشن و بەشێکیش لە هاوڵاتیان هاتوون خوێن وەربگرن. ئەو هەڵمەتەی ئەمڕۆ زیاتر دەتوانین بڵێ هێزانامنیەکانیش ڕۆڵێکی گرنگیان هەبووە. لەگەڵ کاک شێرزاد قسە دەکەم وردەکاری بابەتەکە زیاتر لە زاری بەڕێزیان وەردەگرم. کاک شێرزاد سڵاو بۆ جەنابتان. هیچ گرفتێک بۆ پرۆسەکە دروست بوو ئەمڕۆ؟ سەرەتا بەخێر بێن بەخراتی ئەم برایانەی هێزی کۆماندۆکەن کە ئێمڕۆ هاتوون لە ڕۆژی جیهانی خوێنبەخشینە خوێن دەبەخشن. تەمان ئەمە جاری یەکەم نییە ئەمان و لەگەڵ هاوڵاتیان ناکەین خوێن دەبەخشن لەم ڕۆژە و لە ڕۆژانی کێشە بەڕاستی ئێمە پێویستمان بە بەخشینی خوێنی بەردەوام هەیە. ئامارێکەیە چەند بتڵ خوێن بەخشراوە؟ تقریبا 130 ئەندامی هەزامنیەکانی ئەوان خوان خوێنە بەخشە و لە زیادبوونیشە وڵێن وەزوی کەشێ لەگەڵشی هاوڵاتێکی زۆر هاتوون لێرە بەژاریم خوێن بەخشیان کردووە. عادەتەکە لە بەرزبوونەوە دەتوانین بڵێن 150 وڵی چکە ئێستا پرۆسەکە کۆتایی ناتوە لەبەرەوە هە لە بەرزبوونەوە نزیکی لەسەر 150 بڵێک تای ساکە وەرگیراوە. چ توێژێکی کۆمەڵگا زیاتر پێویستی بە خوێنە؟ نەخۆشانی سالاسیمیا ئەوان پێویستی ئەتوان بڵێم ماگانەیان هەیە بە هەموو کەسێک ماگانە بێستێ بڵێک هەنێ جار دوو بڵ خوێنی وەرگیرە کە لێرە بۆیان دابی نەکرێ. نەخۆشانی هیوا ئەوانی شەرپەنجیان هەیە ئەوان پێویستێکی وەکو ئەنیای و سالاسیمیا ئەوانش پێویستیان پێ